بەخشندەی میهرەبان، دەنگدەرانی بەڕێز، چۆنێتی دەنگدان بە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری لە بازنەکانی هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە لەسەر ئەم فۆرمانەیە. لە پارێزگای هەولێر بە نمونە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری لە ستوونی یەکەم لێرایە. ١٤٧ کۆمەڵی دادگەری لۆگۆ پرتەقاڵیەکە. قەڵەمی مۆرەکەی کە دەدەنێ ڕاستەوخۆ دەیدەی لە چوارگۆشەی بەردەمی لۆگۆکە، لۆگۆ پرتەقاڵیەکە. لێرەش کاندیدەکان چ کاندیدێک بربژێری تۆیە، بە هەمان شێوە قەڵەمی مۆرەکە دەدەیت لە سەر ژمارەکە لە ناو چوارگۆشەکە. بەم جۆرە دەتوانی دەنگ بدەی بە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری لە سەرجەم بازنەکانی هەرێمی کوردستان.